بەڕێزێک نووسیوێتی سڵاو مامۆستای بەڕێز دایکم زۆر ڕوو لە خوایە و پابەندە بە ئاینی ئیسلام بەڵام زۆر وەسواسە ئەگەر کەسێک بێتە ماڵێ پاش ئەوە ماڵەکە دەسڕێتەوە یعنی هەر میوانێکمان بێ دەبێ ماڵەکە هەموو بسڕێتەوە دوای ئەو حتا ئەگەر کچەکانیشی دێنەوە چەند شەوێک لای دەبن کە ئەوان دەچنەوە هەموو ماڵەکە پاک دەکاتەوە مامۆستا ئەوەی دایکم دەیکات دروستە لە ڕووی دینەوە ڕوونکردنەوەیەکمان پێ بدە سوپاست دەکەین ناوەڵڵا بەڕێزم برایان خوشکی نازانم بەو شێوە نازانم دایکت ئەوەی دەیکا ئەوە وەسواسیە ئەوە ناخۆشیە دڵنیاین کە هیچ کەس لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دیندارتر و پاک و خاوێنتر نەبووە بەڵام هەرگیز پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خوا لە قورئانە باسی کردووە بەردەوام میوانی هەبووە بەخوا هیچ ماڵەکەش نەسڕاوەتەوە ئەم کاری دایکی بەڕێزت وەکو دینداری دەیکا پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم وای نەکردووە ئێوە کوڕکچەکانی دەستی بگرن مەهێڵن بڵێ دا نابێ شوێنی ئەو ئینسانە ئەو مسڵمانە ئەو مرۆڤە پاک و پوختە ئیتر ئەم سڕینەوەی بۆ چییە کچی خۆتن ئەوەکانی خۆتن کاتێک کە بەسەردان دێنەوە دوای هەموو ماڵەکە بسڕێتەوە یان گەسک دەدرێ ئاساییە بەڵام هەمووی دیسان تووشی ناڕەحەتی بی دەستی بگرن مەهێڵن چونکە ئەم وەسوەسەیە تا لێی زیادکەی خراپتر دەبێت وەسوەسە نەفس و دەروون پێت دەڵێ ئەم شوێنە جارێک بیسڕەوە بە قسەت کرد کە پێویستی سڕینەوە نەبوو دەڵێ دوو جاریکە سێ جاری تر چوار جاری تر تۆ زیاتر ڕۆدەچی بۆیە ئەوەی دڵسۆزی دایکت بێ ئەوەی دایکت دەیکان نەخێت دینداری نییە وەخوا پێی خۆش نییە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەهی لەم کارانە کردووە بۆیە ئێوەش دەستی بگرن یارمەتی بدەن بە زمانی شیرین بڵێ دایکجان پرۆشی تۆمانە با وەسوەسەکە لێت پیستر نەکە ئەمە دینی خوای پەروەردگار چی ئەمر پێکردووە بۆ پاک و خاوێنی ئێمە لە خزمەتای بەڵام دین ئەمری بەم شتانە نەکردووە ئومێدەوارم ئینشاءالله خوای گەورە دایکیشت لەو وەسوەسەیە ڕزگارکە لەگەڵ هەموو موسڵمانان